هەتا ئێستا 35,000 دۆنم دارستان سوتاوە. ئەمە مێرەی کە بەشانی منەوەیە فریادڕەتی ژینگەیە ئەمڕۆ ڕێکخراوی ملەکەوە بۆ پاراستنی ژینگە باوەبەشی لەگەڵ پرۆژەی پێنجۆن شاری فێربوونە 40 دانیان لەم ئامێرە دابین کردۆ بۆ گوندەکان و بەشێکی شوێنەرن بۆ دەرەوەی قەزای پێنجۆم وەکو ئەزمونێک. من لێرامەیە لەگەڵ کاگرەوار کەمال قسەکەم سەرۆکی ڕێکخراوە. کاگرەوار زەحمەت نەبێت سڵاو لێبێ باسی کێم ئامێرەمان بۆ بکە. ئەم ئامێرەی کە بەشانی تۆ ئێستا بۆ ساڵی بۆ یەکەم جار ساڵی 2016 ئێمە بۆ ڕێکخراوی ملەکەوە بەکارمان هێنا وەکو ڕێکخراو یەکەم ڕێکخراو بووین کە بەکارمان هێنا هەرچەند لە هەندێک ناوچەی دیکەش بەکار هاتوو. بەڵام ئەم ئامێرەمان ناومان هێنا گڕکپ گڕەکە کپەکە کوژێنێتەوە. ئەم ئامێرە بە بەنزین کارەکە و بلاوەری هەوایە هەواکەی ڕێژەی بەرزە خۆتیشی هەیە ئاگرەکە ئەکوژێنێتەوە یعنی وەکو نیزامی چۆن فویەک لە چراک لە مۆمێک ئەەکەی ئەیکوژێنیتەوە تقریبان بزەبێت هەمان سیستەم و پەیڕەو. ئەمڕۆ ئەو 40 دانەیە سەر ڕاوێن بە گوندەکان بەشێکیان بە دەرەوەی پێنجوێن ئەو ئەزمونە چۆن چۆنیەتانێت تاقیکەنەوە. ئێمە 44 دانەیە 4 دانەی ئەین بە دەرەوەی پێنجوێن ئەلبەت ژینگە سنووری نییە ئەو چواردانە ئەینە دەروی سنووری پێنجوێن هەم وەکو ئەزمونێک وەکو گواستنەوەی ئەزمون هەم ئێمە لە بەرنامەمانە هەیە بە هاوکاری پێنجوێن شاری فێربوون و کۆمەڵی خەڵکانی دیکە ئەگەر بتوانین لە بەرنامەمانە هەیە ئەمە بگوازینەوە قەزا و شار و شارچکانی دیکە ئەو 40 دانەی تری بەرچاوگرتنی کۆمەڵی بنەمای جوگرافی و ئاوەدانی گوند و ڕێژەی ئاگر و مەترسی بوونی ئاگر لە ناوچەکەیە لە بەرچاوگرتنی ئەم کۆمەڵە بنەما تەوزیعەکەین بە 40 گوندی پێنجوێن چکە خۆی پێنجوێن 200 گوندە ئامێرەکانی 40 گوندە و ئەم هەوڵە بەردەوامە بێ ئینشاڵڵا بۆ ئومێدی سەرجەم گوندەکان پڕ بکەینەوانێ و ئەم هەوڵە هەوڵێکە بێ سەرەتایە گەبێ ئینشاڵڵا بۆی کە بتوانین مەترسیەکانی ئاگر کەم بکەینەوانێ. باشە کاگرەوار نرخی ئەم ئامێرە چۆنە؟ نرخی ئەم ئامێرانە ئێمە ماوەی 10 ساڵە کاریان لەسەرەکەین ئەنواع نرخیان هەیە ئەنواع مارکیان هەیە هەیەنە لە 200 دلارەوە لە 150 دلارەوە دەست پێیەکە هەتا 600 دلار. بەڵام ئەم ئامێرانە ئێمە ئەم جارە جیاواز کارێکی جیاوازمان کردووە خۆمان هەستاوین لە سین نمونەیەکمان داوا کردووە هەندێک داواکاریمان هەبووە لە داواکردنەکەیە و ئەو نمونەمان بەدەست گەیشتووە تێستمان کردووە بەکارمان هێناوە لێ ڕازی بووین. دواتر ئێمە هەستاوین داوای دروستکردنی 50 دانەمان کردووە ئەم 50 دانەی جارێکتر تێستەکەینەوە فیدباکی وەرەگرینەوە ئەگەر باش بوو ئەو کاتە ئێمە دەین داوای عەدەدی ترەکەین. بەڵام ئێستا لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەڕاستی ئەم ئامێرانە گرانن و ئەمە ئێمە کولفێکی کەمی تێچووە. کاگرەوار وەکو کۆتاشت دەتوانی ئامارێکی سووتانی ئەم ساڵ مامێتێ؟ سووتانی ئەم ساڵ لەسەر ئاسی پارێزگای سلێمانی ئەمە وەکو ڕێکخراو ساڵانە ئاماری سووتانەکانەکەین لە یەکی حەوتە تقریبەنەوە ئاماری کێمەکەمان تا یەکی حەوت لە سنووری پارێزگای سلێمانی نزیکی 20 ئاگرمان هەبووە 20 ئاگری کاریگەر ئەگینا ژمارە ئاگرمان زۆر بوو بە پێی داتاکانی مانگە دەستکردەکان ژمارە ئاگرەکانمان بە تایبەتی لە ناوچە کوچکاڵەکان ئەو زەویانەی کە جاری گەرمن ئەوانەمان زۆر بووە. بەڵام ئەو ئاگرانی کە کاریگەریان هەبووە ڕوبەری زۆریان سووتانوە نزیکی 20 ئاگرمان بووە و لە پارێزگای سلێمانی هەتا ئێستا 35,000 دۆنم دارستان سووتاوە ساڵی 2025. دەست خۆش بە کاگرەوار زۆر سپاس دەکەم. بەڵێ جام پێشترش قسەم لەگەڵ کاگرەوارا کرد ئەم ئامێرە خۆی بۆ ئەوە دروست نەکراوە کە ئاگر بکوژێنێتەوە بەڵکو ئەمە بە دەستی ژینگە پارێزەکانەوە لە وڵاتانی دەرەوە گەڵا و تۆزی سەرجادەکانی پێکەوەکەنەوە. بەڵام لێرە ئەم ڕێکخراوە یەکەم جار لە هەرێمی کوردستانە بۆ کوژانەوەی ئاگر بەکارهێنا.